کاکشناس سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا و ڕەخساندنی ئەم دیمانەیە. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتم کاک بەڵێن سپاسی ئەوە سپاس دەکەم. با لە عێراقەوە دەست پێ بکەین. حکوومەتی عێراق پێکێنرا دکتۆر عادل عەبدولمەهدی توانی متمانە بۆ نزیکەی 13 14 وەزیری کابینەکەی وەربگرێت و ئەلبەت ئەوانی تریشی بەدوادا دێن، بەڵام پرسیارە سەرێکیەکە نەگەر لای من ینی لە شەقامی عێراقیشدا ئەوەیە ئایا ئەم کابینە نوێی دکتۆر عەبدولمەهدی دەتوانێت چ شتێک بکە کە کابینەکانی پێشتر حەیدەر عەبادی، نووری مالکی، ئیبراهیم جەعفەری و تەنانەت ئەیاد عەلاویش نەیانتوانیوە بیکەن. دووبارە سپاس بۆم دەرفەتە کاک بەڵێن ئەوەی ڕاستی بێت بەشێک لەوەی کە عادل عەبدولمەهدی وەکو کاندیدێک لە ڕووی ئیقلیمیشەوە هەم لە ڕووی ناوخۆییشەوە پشگیریەکی فراوانی هەبوو پەیوەستە بەو دنیابینی کە عادل عەبدولمەهدی جیاواز لە کۆمەڵێکی سیاسی کە لە عێراقا بیرەکاتەوە. 4 ساڵی داهاتوو بۆ عادل عەبدولمەهدی 4 ساڵێکی قورسە بێت، بەڵام لە هەمان کاتتا هەندێک ئاسانکاری بۆ کراوە. سەردەمی بەڕێز سەرۆکوەزیرانی پێشووتر عێراق لە سیاری نەوت دابەزاندنێکی بەرچاوی بەخۆیەوە بینی بۆ عێراق تووشی شەڕی داعش بوو بۆەوە. بەشێک لەو کێشانە ئێستا بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی تقریبا نەتوانین بڵێ تەنک کراواتەوە. عادل عەبدولمەهدی دەتوانێت دەورێکی بەرچاوی هەبێت لە ڕەخساندنی ئاشتەوایەکی نیشتیمانی لە نێوان هەرسێ پێکهاتەکە بە تایبەتی کورد و شیعە و سوننا. تەمەنا ئەەکەین 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئارامی بێ بۆ عێراق، 4 ساڵی بنیادیانەوەی ناوچە سونیەکان بێ کە بەداخەوە لە شەڕی داعشە زۆربەی وێران بووە و لە هەمان کاتە 4 ساڵێک بێکەتیایە کورد و شیعە و سونە لە سونعی قەرارە بن لە عێراقا، عێراقێکی تازە بنیاد بنرێتەوە کە جێی هەموو تاچێکی عێراقی تیاب بێتەوە. وەلەو لەوە چێت ئاسان نەبێت 4 ساڵێکی قورسە بێ بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی لەبەرەوەی لە ناو پەرلەمانی عێراقا ئەو بلۆکانی کە پشگیری ئەمەکەن تا ئێستا بەڕووکەش پشگیری یەکەن، احتیمالە لە چەند ساڵێکی داهاتوایە لە کۆمەڵی پرۆژە یاسایە ئەو پشگیریە بۆ بەڕێزی نەبێت لەبەرەوەی کە لە ناو پەرلەمانە ژمارەیەکی زۆر ئەندام پەرلەمان نییە کە بڵێ تایبەتە بۆی کە پشگیری لە عادل عەبدولمەهدی کەنیتر چ بڕیارێک بات ئەمان هێنیەکەن. ئەوە لەوە چێت 4 ساڵێکی قورس بێت بۆ بەڕێزیان، بەڵام تەمەنا ئەەکەین ئەو سەرۆکاتی کە لە عێراقایە بتوانن بە تەبایی بە یەکگرتووی ئیش بکەن بۆی عێراقێکی تازە بنیاد بنێرێتەوە، چونکە دنیایە پرۆژە ماوە پێویستە جێبەجێ بکرێت ناوچە سونیەکان و بەڵێ ئەگەر یارمەتیم بێ ئەمەژە بۆ دەکەی دەڵی لەوانەیە پشتیوانیی زۆر لە ناو پەرلەماندا نەکرێ. ئایا ئەمە باجی ئەوەیە کە عادل عەبدولمەهدی وەکو کەسایەتیشی سربەخۆ دوور لەلایەن و لایەنکاری هاتۆتۆ ناو ئەم پرۆسە سیاسی عێراق و پێکێنانی حکوومەت؟ بەشێکی پەیوەندی بەداخەوە بوو دابەشکاریە سێکتەریە هەیە کە تا ئێستاش لە عێراقا وجودی هەیە، کە ئەوەی کە بەشێک لە هێزە سیاسەکانی عێراق پشگیری هێزە سیاسەکانی خۆیانەکەن بەقاوی ئەجەندایەکی نیشتیمانیان هەبێت بۆ عێراقێکی تازە و عێراقێکی یەکگرت و پێمان وایە لەو ڕۆ بەڕێز عادل عەبدولمەهدی لەوە ئەچێت تووشی گرفت بێت، لەبەرەوەی کە ناتوانین بڵێن گەورەترین کوتلەی هەیە لە ناو پەرلەمانی عێراقا هەر بڕیارێک بات پەرلەمانی عێراق پشگیری ئەکات. لەو ڕوئایەوە ئێمە سەیری بابەتەکەکەین، بەڵام تا ئێستا هەموو هێزە سیاسەکانی عێراق بە بزوتنەوەی گۆڕانیشەوە پشگیری خۆی بۆم سەرۆکایەتیانە دەربڕیەوە و تەمەناکەین موفق بن لە ئیشکردنیان و بۆی پەڕێکی تازە هەڵبدرێتەوە، عێراقێکی تازە بنیاد بنرێتەوە پاشێک لەو زمانی کە لە سونەکان لە شەڕی داعشا و ئەو تەحتیمکردنی ئەو ناوچانە بە شێوازێکی ئیشکردنی وا بێنە پێشەوە کە بتوانین شتێک ئارامی بۆ عێراق بگەڕێتەوە، شەڕی داعش کۆتایی پێ بێنرێت وەلەو تا ئێستا شەڕی داعش هەر مەترسیە لەسەر عێراقا. چەند مەترسیە شەڕی داعش، چەند مەترسیە بە تایبەتی لە ئێستادا کە باز دەکرێت حکوومەتی عێراقی لەشکر و هێزێکی زۆری بردووە بە تایبەتی بۆ ڕۆژاوای کەرکووک. پێ دوایە داعش ببێتەوە بۆ داعشەی جاران؟ لە ئێستاە داعش ئەتوانین بڵێن بە شێوەیەکی فراوان تێک شکاوە، بەڵام شانە نووسۆکانیان لێرە و لەوێ هەروجودی ماوە. بەڕاستی بەدەر لەوەی چارەسەری عسکەری بۆ بدۆزرێتەوە پێویستە چارەسەرێکی سیاسی بۆ مۆزوع بدۆزرێتەوە. بەشێکی دروستبوونی داعش پەیوەندی بەوە هەبوو کە سونەکان لە عێراقا هەستیان نەکرد کە پەراوێز خراون ڕۆڵی
بنیادنانیان لە عێراقا لە مرکزی قەرارانین بۆیە من زۆر گەشتبینم بۆی کە بەڕێز عادل عەبدولمادی بتوانێت هەم لایانی سونە هەم لایانی کورد و هەم لایانی شیعەش بەشدارکە لە پرۆسەی قەراردانە لە عێراق چونکە سونەکان لە ڕابردووە هەستیان بە پەراوێز خستنە کرد چارەسەرە سیاسەکەی بۆ بدۆزرێتەوە و ڕۆڵی سونە لەو ناوچانە گرنگی زیاتری پێ بدرێت لە سون ئەی قەرارە بن پێمان وایە بەم حکوومەتەی کە ئێستا هەیە لە عێراقا ئەتوانرێت وردە وردە ڕەگ و ڕیشە و شانە نووسەکانی داعشیش لە عێراقا تێک بشکێنرێت مەسلەی ئابووری لە وەڵامی پرسیاریەکەمە ئاماژە بۆەوە کرد کە پێشتر بە تایبەتی لەسەر وەختی دکتۆر عەبادیدا نرخی نەوت دابەزینێکی بەرچاوی بەخۆی و بینی ئێستا لە ناوچەکەدا ناجێگیریەکەیە نە ئارامیەکەی بە تایبەتی کە بڕیارە ڕۆژی 4 وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سزای ئەجگار قورس کە پەیوەندی بە پیشەسازی نەوتی ئێرانەوە هەیە بسەپێنە بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا ئەمە کاریگەری دەبێ بەسەر نرخی نەوتەوە بە گشتی ئەگەر بێت و قەرەبووی ئەو زیانانە نەکرێت کە بەهۆی ئەو سزایانەوە لە پیشەسازی نەوت دەکەوێت لە ناوچەکەدا لێرەدا چۆن ئەگەر جارێکی کە نرخی نەوت دابەزیەوە ئایا عێراق ئەو ئەمارە دارایی هەیە کە بتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا عێراق بێژگەلەوەی کە سیارینەوە ڕووی لە دابەزین بوون کرد بوو بەڵام لە هەمان کاتە شەڕی داعش زیانێکی ئابووری گەورەی لە حکوومەتی عێراقا و تێچووی شەڕی داعش بێهەژمار بوو لەبەرەوە لەو ڕۆوە ئەتوانین بڵین بەشێک لەو پارەی لە شەڕی داعشە تەرخان کرابوو بەو بڕە گەورەیە ئەگەڕێتەوە بۆ ناو حکوومەتی عێراق حکوومەتی عێراق ئەتوانێت لەو ڕۆوە کۆمەڵێنکە بەڵام سیاری نەوت پێم وایە بەپێی ئەوەی کە ئەو پێشبینیانی ئەکرێتە ئێستا قورسە سیارینەوت بۆ ڕێژەیەکی بەرچاو دابەزێ ئەو ڕێژەی کە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان احتیمال لە چەند دۆلارێکی کەم بێتە خوارەوە و لە هەمان کاتە ئەو حسارە ئابووریەی کە ئەخرێتە سەر ئێران لە 4 وەکو جەنابە ئاماژە و پێە هەتا ئێستا ئێمە کاربەدەستانی ئەمریکامان لێرە بینیوە تا ئێستا بڕیارێکی یەکلاکەرەوەی نەبووە ئایا ئەو حسارە ڕبتی هەیە بە عێراقیشەوە عێراقیش بەشێکە بێ لەوەی ئەو حسارە بکرێتە سەری ئەگەر تەداولاتی ئابووری لە بینی ئێران و عێراقا بوەستێت تا ئێستا بڕیارێکی لەو شێوەیە نەبووە بەڵام بە دڵنیایی وەگەر بڕیارێکی لەو شێوەیە بێ ئەو کاتە گەلی عێراقیش احتیمال لە زیانی پێ بکرێت چونکە ئاڵوگۆڕێکی بازرگانی بەرچاو لە نێوان هەم ئێران و هەم عێراقیشا هەیە بەڵام بەو شێوە فراوانەیە ناتوانین بڵین سیارینەوت بچێتە ڕێژەیەکی بەو شێوەیە کە حکوومەتی عێراق بگەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێشەسە پێمان وایە هەر دەرفەتێکەیە بۆی کە ئابوووریەکە زۆر لە ئابوورێک چەند ساڵی ڕابردوو ئەتوانێت قورستر بێت و گەورەتر بێت و حجمی ئەو بودجەیە کە حکوومەتی عێراق لە بەردەستیا بێت حجمێکی زۆر بەرفراوانترە بێت لەوەی کە پێشووتر هەیە بووە لەبەرەوە بەو قەبارەیەوە ئەتوانێت عێراق وردە بەرەو پێشەوە بڕوات و سەرپێی خۆی بکرێت بە تایبەتی دوای شەڕی داعش باسی لەوە کرد کە پشتیوانیەک هەیە ئێستا بەگشتی لە ناو پەرلەماندا و لە عێراقدا بەگشتیش بۆ دکتۆر عادل عەبدولمادی ئەکری ئەم پشتیوانیە لە ئێستادا بەو جۆرە ئاماژەیەتی بگەین کە بڵین دکتۆر عەبدولمادی ئەتوانێت جارێکی کە متمانە لە نێوان هەم لایەنە سیاسەکانی عێراقدا و هەم لە نێوان پێکاتەکانی عێراقدا دروست کاتەوە متمانەیە کە بۆ لەمە دووە گومانی لێ نەکرێ زامنی مانەوەی دکتۆر عادل عەبدولمادی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە و ئیشکردنیەکی گشتگیر لەسەر پرۆژەکان ئەوەیە کە دەستوری عێراق پێویستە لە بەرچاو بگرێت بەداخەوە لە ڕابردووە بەشێک کۆمەڵێک سەرۆک وەزیرانمان ئێمە بینی و بەشێک لەوانە بڕوایان وا بۆ کە دەستور جێبەجێکەن بەڵام لەسەر ئەرزی واقع دەستور جێبەجێ نەکراوە بۆ ئەوەی بەڕێز عادل عەبدولمادی سەرکەوتوو بێت کۆمەڵێ مەسائلی دەستوری هەیە ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێت بە تایبەتی کێشەی بینی کورد و حکوومەتی عێراق ئێمە لە بیداەتی دروستبوونی عێراقەوە عێراق لەسەر تەوازن و تەوافق و شەراکەت بنیادراوە بەداخەوە لەسەر دەستی هەندێک سەرۆک وەزیران ئەم باڵانسە بە شێوەیەک لە شێوەکان جێبەجێ نەکراوە تەمەناکەین بەڕێز عادل عەبدولمادی ئەو باڵانس و شەراکەت و تەوافقە وەکو خۆی جێبەجێکە لە نێوان سونە و کووردا لە نێوان کورد و شیعەیە لە نێوان شیعە و سونەیە ئێمە وەکو کورد لە عێراقا سێ کێشەی جەوهەریمان هەبووە یەکەمیان کێشەی ناوچە جێناکۆکەکانە کە لە مادەی 140 دەستوری عێراقا شوێنی کراوەتەوە ئەمە نوقتەیەکی ئەساسیە کە تەمەناکەین بەڕێز سەرۆک وەزیران دەستی بخاتە سەر و بە وردی ئیشی لەسەرکات چونکە ئیستقراریەتی ناوچە کێشە لەسەرەکان پابندە بە جێبەجێکردنی مادەی 140 لە دەستوری عێراقا هەتا مادەی 140 جێبەجێ نەکرێت ناتوانین بڵین ئیستقرارەتی ئەو منطقەیە دووەمیان کێشەی بودجەمان هەبوو ئێمە لە چەند ساڵی داهاتوە لەگەڵ حکوومەتی عێراقا وەکو کورد تا ئێستام کێشەیە بە هەڵپەسراوی ماوەتەوە
تەمەناکەین کە بەڕێز عادل عەبدولمادی بتوانین لەسەر ئەم خاڵەش گشتگیریانە ئیشکات بۆی بتوانین حلێکی مەوزونی بۆ بدۆزینەوە لە هەمان کاتە کێشەی بڕیاری سیاسیمانە بووە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە کورد لە بڕیاری سیاسیا وجودی نەبووە بە شێوەیەکی بەرچاو لە عێراقا تەمەناکەین ئەم سێ کێشەیە بەڕێزیان بتوان حلکەن لە هەمان کاتە کێشەش لەگەڵ لە سونەی عێراق تا ئێستا کێشەی ئەو ناوچانەی هەیە ئاوادارکردنەوەیکی بەرچاوی پێویستە بۆ بکرێت و هەمان کاتە سونەش پێویستە لە سونعی قەرارا بێت ڕاستە لە سەرۆکاتی لە سێ سەرۆکاتێکی عێراقا بەشێکی پشکی سونەیە بەڵام تەمەناکەین سونەکان هەست بۆ تەهمیشیە نەکەن کە لە سەردەمی پێشووتر هەستیان پێکرد بوو و لە هەمان کاتە کوردیش هەست بۆ تەهمیشیە نەکا کە لە سەردەمی پێشووترە هەستمان پێکرد بوو بۆیە ئەم سێ هەم شیعە و هەم سونە و هەم کورد ئەم سێ لایەنە توانین بڵین کاراکتەری دروستکردنەوەی عێراقێکی تازەن مەفروزە و تەمەناش ئەەکەین بەڕێز عادل عەبدولمادی ئەم کێشانە خاڵ بخاتە سەر نوقتەکان بۆی بتوانین بەیەکەوە هەم شیعە و هەم سونە و هەم کورد داهاتوویەکی گەشتبین لە عێراقا بنیاد بنین دامەزاوەکان بخینە سەر پێی وردەوە دا عێراق بەرەو بنیادنانەوەیکی بەرچاو بەرەو پێش بکەوێت بەرەو پێش بکوێ بەڵام کاکشناست و ئاماژە بە دەستور دەکەی لە هەموو کێشەکانی عێراقدا بە تایبەتی لە 2005ەوە هەتا ئێستا ڕێبەرانی عێراقی بە کورد بە عەرەب بە تورکمان بە سونە بە شیعە بە هەرچیەکەوە کە ناوی لێدەنی ئاماژە بۆ دەکەن بگەڕێنەوە بۆ دەستور و دەستور چارەسەری بکە کە دەشگەڕێنەوە سەر دەستوری عێراق خۆی دنیایکی ناکۆکە لە ناوخۆیدا بەندێکی کە دەسڕێتەوە بەندێکی کە فەرامۆش دەکا بەندێکی کە دروست دەکا بەم شێوەیە ینی کە کێشەکە لە دەستوری شابێ ئیتر چۆن گەشتبین بین بەوەی کە بڵێ ئەم کێشانە لە عێراقا چارەسەر مەفروزە و هێزە سیاسیانە ڕاستە دەستور ئەتوانین بڵین لە هەموو وڵاتێکە تۆزێ گشتگیرە و تۆزێ گشتیە بەڵام لە بەرامبەر ئەمە پێویستە کۆمەڵێک یاسا لە پەرلەمانی عێراقەوە دەرچێت تا بتوانێت ئەو مافی هەموو لایەنەکان دابین بکات بە نمونە هەتا ئێستا مەفروز بوو یاسای نەوت و گاز لە عێراقا دەچێت هەتا ئێستا یاسای نەوت و گاز لە عێراقا جێبەجێ نەکراوە بەداخەوە کە ئەوە بەشێک بۆ لەو کێشانەی کە لە نێوان کورد و شیعەیە هەبووە لە نێوان ئیقلیمی یاریێمی کوردستان و مرکزی عێراقا هەبووە ئەگەر یاسایەکی نەوت و گاز جێبەجێ بکرێت هەموو لایەنە سیاسەکانی عێراق لەسەرەوە کۆک بن کە کورد و عەرەب و شیعە و سونە و هەمومان پێویستە بە هەستێکی لێپرساوانەوە هەنگاو بنێن لە پەرلەمانی کوردستانە کۆمەڵێک یاسا دەرچێ تا حدێکی زۆر تا ڕادێکی زۆر توانن بڵێن بەشێک لەو کێشانە چارەسەرەکرێ بە تایبەتی یاسای نەوت و گاز چونکە ڕاستە خاڵی ناکۆکی تایە لەلایە گەڵێن مادەیەکەی هەڵی مڵک نەوت و گاز مڵکی هەموو عێراقیەکانە بەڵام ئایا هەرێمی کوردستان مافیەوەیە نەوت بەرهەم بێنێ هەرێمی کوردستان مافیەوەیە بەسەر بەخۆی نەوت بفرۆشێ بۆیە کە یاسایەکی نەوت و گاز دەرچێ بەشێک لەو کێشەیە حلەکرێت و لامان کاتا جێبەجێکردنی مادەی 140 لە ڕووی دەستوریەوە هەموو هەنگاوەکانی بۆ دانراوە لە 2010 مەفروز بۆم مادەیە جێبەجێ بکرایە بەڵام ئەتوانین بڵین مادەی 140 زۆر ئاڵۆز نییە جێبەجێکردنی ئەگەر ئیرادەیەک هەبێ ئەگەر هەنگاوی جدی بۆ بنرێت من تەسەورەکەم بەشێکی زۆر هەم لە یاسای نەوت و گاز هەم لە مادەی 140 و لە مۆزوعی شەراکەتیشا لە عێراقا و لە سوعی قەرارە تەمەناکەین پرس بە کورد بکرێت بەشێک بێت لە بڕیاری سیاسی لە عێراقا بۆی کورد هەست بە تەهمیژنەکە بەڵام پرۆسەیەکی گرانیە ڕاستە کاتێوێ بەڵام پرۆسەیەکە ئەگەر هەموو لایەنەکان بەیەکەوە ئیشکەن تەسەوری ئێمە وایە کە دنیابینیەک هەیە بۆی کە یا گەشتبینیەک هەیە بۆی کە بەشێک لەو کێشانەی کە لە ڕابردووە حل نەکراوە وردەوردە هەنگاوی جدی بۆ بنرێت ڕەنگە لە چەند ساڵێکە بە هەموو کێشەکان حل نەبێت بەڵام ئەگەر هەنگاوی جدیە بێگەر ئیرادە هەبێ تەسەورەکەین بتوانێت ئاسۆیەکی گەشت بۆ گەلی عێراق و بۆ گەلی کوردستانیش بگەڕێتەوە بەڕای تۆ کورد بەو پەرتەوازیی کە لە بەغدایە ئێستا بەو ناکۆچی کە لە ناو ماڵی کووردا هەیە بۆچی پێت وایە لە بەغدا بتوانن هاوڕابن کورد بەداخەوە ئەو پەرتەوازی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانە هەیە کاریگەری نێگەتیڤی هەبووە لەسەر ئەوەی کە کورد بە سەنگ و قووەتێکی زۆرەوە لە ناو بەغا بێت ئێمە بڕوامان وایە کە هەموو هێزە سیاسەکانی کوردستان پێویستە یەک و یەکگرتوو بن لە بەغا لە بەرامبەر دەستکەوتنی ئەو مافە دەستوریانەی کە گەلی کوردستان هەیەی کوردستانی عێراق جیاواز لە پارچەکانێکی دەور و بەرمان مافێکی دەستوریمان ئێمە وەکو مافمان لە دەستورا چەسپاوە بەڵام کێشەمان جێبەجێ نەکردنی ئەو مافە دەستوریانە بووە لە ڕابردووە لەگەڵ حکوومەتی عێراقا
ئێستا ئەگەر کورد کێشەی پۆز نەبێت لە بەخا کێشەی ئەوە نەبێت کە کێشەی بەرنامەیەکی سیاسی بێت لە سەر ئەوەی کە ئەم حکوومەتی داهاتووی عێراق بنیاد بنرێت ئێمە ئەو کێشە ئەو سێ کێشە ڕئیسی کە پێشتر بۆ جەنابتم باس کرد ئەگەر کێشەی نەوت و گاز و کێشەی بودجە و کێشەی قەراری سیاسی لە عێراقا بۆ کورد حول بێت ئەوە دڵنیاین کە ئاسۆیەکی گەشتر بۆ کوردستانی عێراق بینرێت چونکە بمانەوە نەمانەوێت ئێمە لە ڕووی ئابوووریەوە ناتوانین سەر بەخۆبین وەکو کوردستانە تام کاتێککە من و جەناب بەیەکەوە قساکەین بۆیە پێویستە لەگەڵ عێراقا هاوسەنگیەک پارێزین ینی بە شێوازێک ئیشکێن بەیەکەوە کە بتوانین ئەم بڕیارانە کورد یەک و یەکگرتوو بێ لە بەغا بۆی ئەم بڕیارانەی کە ڕەبتی پەیوەندی بە مافەنەتەوایەتەکانی گەلی کوردەوەیە نەک بە مافی ئەشخاص لێرە یا حەسحەسەی حیزبی وەکو کورد مەفروزە هەموو هێزە سیاسەکانی کوردستان چاویان لەوە بێ کە ئاسۆی گەشت بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە مافەکانی کورد لە دەستوراوەکو خۆی جێبەجێ بکرێت لە زمنیشە ئەو سێ بابەتی کە بۆ جەناتم ڕوون کردەوە ئەکرێ پێم بڵێ لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا ناوی دوو حزبن بەرێ کە تەبابن لەگەڵ یەکداوە بۆ بتوانن بەرنمەیەکی کاری هاوبەش لە بەغدابە لە هەر شوێنی تر بێ بەیەکەوە بیکەن زۆر بەداخەوە ئێمەش لە ڕابردووە ئێمە بەشێکی کاوی کاڵێم دامەزراوەی یەکگرتومانە دامەزراوەی نیشتیمانیمانە ڕەبتی بەوە هەبووە لە کوردستانەوە ئەمە گواسراوەتەوە بۆ بەغا ئەگەر لە ناو کوردستانە دامەزراوە نیشتیمانیەکانمان وەکو خۆی هەبوایە مەسەن هێزێکی یەکگرتووی پێشمەرگەی نیشتیمانیمان هەبووە هێزێکی ناوخۆی نیشتیمانیمان هەبووە هێزێکی اقتصادی نیشتیمانیمان هەبووە بەدەل لە حەسحەسەی حیزبی و ئەوە ئەمانتوانی ئەم مۆدێلەش نەقڵکەین بەداخەوە لە دوای ساڵی 1990ەوە کورد سەر بە شێوەیەکی باش نەیتوانی و ناوماڵی خۆی ڕێکا بەوەی کە دامەزراوەکانی دەوڵەت دروستکە دامەزراوە نیشتیمانیەکانی بخاتە خزمەتی خەڵکی کوردستانە و یەک و یەکگرتوو بێ ئەوە کاریگەری خراپی هەبووە ئەم پرۆژەیە کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ڕامان وایە لە عێراقا کورد بۆ شێوەیە مافەکانی خۆی دەزەکەوێت لە هەمان کاتە زۆر قورسە تۆ بتوانانی لە عێراقا یەکگرتووبی بەڵام لە کوردستانە یەکگرتوو نەبی لە کوردستانە ئەگەر هەمومان جیاواز لە ئاڕایی حیزبی جیاواز لە بیرکردنەوەی سیاسی ئەگەر هەمومان هەوڵ بین کوردستانێکی تازە بنیاد بنین مەفروزە دامەزراوە نیشتیمانیەکان دروستکەین و بنیادی بنینەوە نابێت جارێک کە کوربی لەوە کاتەوە پەرلەمانی کوردستان داخە مەفروزە شەرعیەت بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان مەفروزە شەرعیەت بگەڕێتەوە بۆ دامەزراوەکانی حکومەت نابێ حکومەت خۆپیشاندەر بە بەڵتەجی ناوبەرێ نابێ حکومەت ئەو دامەزراوە نیشتیمانیانی کە هەمانە وردە ئەوەی کە بەرەو دووکەربوونی بەرێ ئەبێت مەفروزە حکومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەوڵ بن جارێک کە کوردستان بنیاد بنێنەوە ئێمە فەشل شکستێکی گەورەمانێنە هەم لە ئابووری سەربەخۆی هەم لە ڕیفراندۆمە ئێستا کاتی ئەوەیە هەموو هێزە سیاسەکان بەیەکەوە چ لە ئۆپۆزیۆنا بن چ لە دەسەڵاتە بن چ لە حکومەتا بن چ لە دەرەوەی حکومەت بن چ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمومان دامەزراوە نیشتیمانیەکانی کوردستان بنیاد بنین سەری بخەین بۆ ئەوەی داهاتوویەکی پرشنگدار بۆ خۆمان و بۆنەوەکانی دوای خۆمان و بۆ چەند ساڵی داهاتوومان بۆ کوردستان جێبەجەکەین بەڵام بەبێ ئەوەی یەکگرتوویەکی نیشتیمانی ئەمەش مانایەوە نییە کە تۆ دوو هێزی سیاسی یەکگرتوو نەبن مانایەوەی کوردستان تێگەچێ ئەمە نا بەڵام ئەگەر تۆ دامەزراوەکانە نیشتیمانی نەبن ئەو کاتە دوو هێزی سیاسی یەکگرتوو نەبن ئەو کاتە کێشە دروست دەبێت بەڵام ئەگەر تۆ دامەزراوە نیشتیمانیەکانە هەبوو هێزێکی پێشمەرگەی یەکگرتوو هەبوو وەزارەتی ناوخۆ یەکگرتوو بوو اقتصادێکی یەکگرتووە بوو ئەکرێ هێزی سیاسیش کێشەی هەبێ ئەکرێ ئۆپۆزیۆن هەبێ ئەکرێت یەکێتی دژی گۆڕان خطابی جیاواز بێت پارتی خطابی لە یەکێتی جیاواز بێ و ئیلا ئاخری بۆ لایەنە سیاسەکانیکە بەڵام هەوڵ بین هەمومان دامەزراوە نیشتیمانیەکان سەر پێ بکەین بۆی دامەزراوە نیشتیمانەکان بەکارنێت بۆ نایەکگرتووی حیزبی کە دروست ئەبێت کاک شوناس جەنابەت ئاماژە بە ینی حاڵەتێکی زۆر جیاواز دەکەی لەوەی کە لە کوردستانە هەیە ئێستا لەناو هەرێمی کوردستانی عێراقدا لایەنە سیاسیەکان لە سەروبەندی پێکەنانی کابینەیەکی تردان بۆ 4 ساڵی داهاتوو نازانین جارێ ڕاندەکانی ئەو کابینەیە چۆن دەبن کێ بەشدارە بێ کێ بەشدار نابێ هێشتا شتەکان ئاشکرا نین بەڵام وەکو پێشتریش کە لێم پرسی ینی دوو لایەنی سیاسی نییە کە تەبابن بەیەکەوە بایم بگەڕینەوە بۆ کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنە ئەم حزبانە چیان بەیەک نەکرد بڵێ ئەمە دەڵێ هەڵمەتەکانی هەڵبژاردنە بەڵام جدیەتێکی زۆری تیابوو لەو گونابارکردانەی یەکتریدا چۆن نەتوانن ینی حکوومەتێک پێک بێنن کە تۆ بتانی هیوای ئەوەی بدەیتێ بڵێ ئەم 4 ساڵە جیاوازە بێت لە 26 ساڵی ڕابردوو
تەنیا بە ئیشکردنی دەستە جەمعیە بێ کاک بڵێن ئەزانی خۆی لەوا چێت ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان گەورەترین سەحیە بوو بێتین لەو تونند و تیژیانی کە ڕابردووە ڕوویاوە یا ئەو گژیانی کە دروست خەڵک با بڵین قوربانی یەکەمی هەموو ئەو شتان بە دڵنیاییەوە خەڵک لە پێشەمەوەیەوە ئێمەش وەکو حیزبێکی سیاسی مەدەنی لە کوردستانە کە هێزی چەکدارمانیەوە بڕوامان بەوە نییە کە وەکو حیزبی سیاسی خاوەنی هێزی چەکدار بین کەوتینە بەر ئەوەی کە هێرش کرایە سەر گردی ئێمە و هێرش لە پاش هەڵبژاردنەکانی عێراق بەڵام کاک بڵێن من ئەم هەفتەیەکە لە ئەمریکام سەردانی کۆنگرێسم کردووە وەزارەتی خارجیم کردووە و وەزارەتی دیفاعیشم کردووە کوردستان بەم شێوازە ناتوانێت ماوەیەکی درێژ بەردەوام بێت ئەشێت لێرە و لەوێ کۆمەڵێ حەبی پانادۆڵی بیتێ ئیسراحەتێکی پێ بکەی لە مودەیەکە بەڵام سیستەمی سیاسی لە کوردستان دروست نەبێت ئەم هێزە سیاسیانە لە کوردستان نەگەنا و قەنەعەتەی کە بەبێ ریفۆرمی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کوردستان ناتوانێت بەم شێوەیە بەردەوام بێ ئێمە لە ڕابردووە ئەبێدان دەست بخینە سەر برینەکانمان فەشەلمان هێنا ویسمان ئابووری سربەخۆ دروستکەین وەکو حکوومەت هێرێمی کوردستان دەستیایە ئەو پرۆژەیە فەشەلێنە دەستمان نایە ریفراندۆم تایبەتی پارتی دیموکراتی کوردستان فەشەلمان هێنا ئێستا کاتیەوە هاتووە ئێسێک بکەین بیرکەینەوە باشە ئێمە بەرژەوەندی شخصیمان بەلاوەمیمە یا بەرژەوەندی نیشتیمانی ئەگەر وەکو حیزبی سیاسی لە کوردستانە بتەوێ هەموو بەرژەوەندیەکانە لە خزمەتی حیزبە سیاسەکەی خۆتا بێ ئێوە خزمەتکردن نییە نە بە کوردستان و نە بە خەڵکی کوردستان و نە بە داهاتووی کوردستانیش مەفروزە میکانیزمێک بدۆزێتەوە ئێمە لە پێشووتری شاوتومانە لە هەموو حاڵەتێکە لە چ کاتێک گرژیش لە نێوان ئەو هێزانە هەبێ دانیشتن باشترە لە بەرەوەی لە جاتیەوەی شەڕی ناوخۆ ڕووبە ئێمە وەکو ئەم میلەتە زەحیی دیکتاتۆر بوون دوایەوە شەڕی ناوخۆ خۆمان بە خۆمانمان کرد ئەم وڵاتە تەحتیم بووە خەڵکی کوردستان بەداخەوە بەشێکیان هەتا ئومێدیان بە هەڵبژاردننیش نەماوە بۆ گۆڕانکاری بۆیە ئەبێت شێوازی ئیشکردنی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بگۆڕێت ئەبێ میکانیزمی ئیشکردنی بگۆڕێت حەجمێکی زۆر گەورەمانەیە لەوەی خەڵکێک بۆ حکوومەتیشەکە سەر و ملیۆنێک کە لە دنیای معاسیرە نموزەجی وانە لە کاتێکە پرایڤەت سێکتەر ئەوەی کە پێڵێن کەرتی تایبەت وجودی بە شێوەیەک لە شێوەکان زۆر کەمە لە هەرێمی کوردستانە کوردستان ئەم هێزە سیاسیانە خۆشییان بێ ناخۆشییان بێت هەموو هێزە سیاسەکان بەبێ گۆڕانکاری بەبێ ریفۆرمی گشتی ناتوانین بەردەوام بین ئەتوانین ساڵێک کە بەردەوام بین دو ساڵی کە بەردەوام بین لێرە و لەوێ باشە مەوادێکی سەرکەری تێ بۆ ماوەیە کێشەکانە هەلە بێت بەڵام بەبێ گۆڕانکاری ڕیشەیی لە سەرکردایەتی لە شێوازی ئیشکردنا لە حکوومەتە لە ئیدارەیە لە ئیقتصادا کوردستان ناتوانێت بەردەوام بێ ئیتر ئەگەر هێزێکی سیاسی بێ جیاواز لەو بیرکردنەوەی هەبێت بەداخەوە ئەوە لە دواترە خەڵکی کوردستان لێ زەرمەند دەبێت کە ئێمە بڕوامان وایە ئەمە چیدی کاتێەوە هاتووە خەڵکی کوردستان ژیانێکی شایستە بژێت نەبێ بە زەحیەی ئەو جیاوازی هێزە سیاسیانی کە لەو منطقەیە هەبووە و بە تایبەتی ئەمە زەحید و ئیدارەیە بووین و خەڵکی کوردستان ئەوەی هەمووی تێپەڕان هیوادارین ئاسۆی چۆڕوونە بێ هێزە سیاسیانە بە خطابێکی نیشتیمانیەوە بە دروستکردنی دامەزەوەکان بێنە پێشەوە بۆی کە هەرچۆنێ بێ ئەم 4 ساڵێکی ئارامی بێ خەڵکی کوردستان لە سایی ئەم حکوومەتەیە ژیانێکی شایستی بۆ دابین بکرێت. بەڕای تۆ بەم هاوکێشە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە پەرلەمانی هەرێم چەند دەتوانێت پەرلەمانێکی کارا بێت لە 4 ساڵی داهاتوودا بەداخەوە لە 4 ساڵی داهاتووە داخستنی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان 4 ساڵی ڕابردوو باس 4 ساڵی ڕابردووە بەڵام بە بڕیارێکی نایاسایی کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بڕیارەیە تەسیرێکی زۆر خراپیە بوو لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان بڕوایان بۆ نەبێت جارێک کە سنووقەکانی هەڵبژاردن شاڕەی گۆڕانکاریە. باڵانسی هێز ئێستا توانین بڵین لە کوردستانە گۆڕاوە پێشتر هێزە ئۆپۆزیسیۆنەکان قورساییەکی گەورەیان لە پەرلەمانی کوردستانە هەبوو دوای ئەم هەڵبژاردننی سینەوە توانین بڵین بەشێک لەو قورساییان لێکراوەتەوە بەشێک لە خەڵکی کوردستان نەچوون بۆ سنووقەکانی دەنگان و بەشێک لە تزویریش کرا وای کردووە کە باڵانسی هێز گۆڕانکاریەکی بەسەرا بێ بەڵام کاک بڵێن کورسیەکانی لە پەرلەمانی کوردستانە هەیە ئەگەر ئەم هێزە سیاسیانە بگەنە قەناعەت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە کورسی گۆڕان یا لایەنە سیاسەکانی کە چەنە کەم بێ یا نەبێت
کوردستان پێویستی بە گۆڕانکاریە، پێویستی بە ریفۆرمی سیاسی ئابووری اقتصادی هەیە. ئەگەر ریفۆرم نەکرێت وا دانێسبینی هەر هێزی ئۆپۆسیۆن لە کوردستان وجودی نابێت. هەر ئێستا کە من تۆ قساکەین وا دانێ بەس لێکێتی و پاتی لە کوردستان وجودیانەیە. بەبێ ریفۆرم ناتوانێت بەبێ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە ناتوانێن کوردستانی هەرێمێکی کوردستانێکی ئیستقرار و بەرەو پێشوونی بەرچاو بەخۆیەوە ببینێت. بۆیە ئەمە زەڵێ مەست ئەبێ ڕووبات، یعنی ئەبێت لە نەسیاسەکان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی یەکێتی و پارتی لەوە تێبگەن کە ڕاستە ئۆپۆسیۆن لەوە چێ ژمارەی کەم بوو بێت، بەڵام 150 خەڵکی هەرێمی کوردستان بڕوایان بە سنووق هەڵبژاردن نەبوو بە هیچ هێزێکی سیاسی نەچوون بۆ دەنگان. ئەمە سزای هەموو هێزە سیاسەکانیان ناوە بگشتی و بە تایبەتیش بەشێکی زۆریان دەنگدارانی ئۆپۆسیۆن بەشێکیان نەچوون بۆ دەنگان. ئەمە مانای ئەوەیە 150 هەرێمی کوردستان بە نزیکەی 150 هەرێمی کوردستان بڕوای بە گۆڕانکاری نییە. لەم ژمارەیەشە ئەو دوو دەسەڵاتەیەکێتی و پارتی 125 ئەو کورسیانی 150کیانی ناوە کە هەمووی کۆکەیتەوە توانین بڵین 115 بۆ 20 بە تەقریبی خەڵکی کوردستان متمانی بۆ هێزە سیاسیانەیەوە. لەبەر ئەوە ناتوانانی بڵی لەبەر ئەوەی ڕێژەی دەنگان بەو شێوەیە بۆ ئەم دوو هێزە سیاسی ئەوەینە باڵانسی هێز ئەگۆڕێ باڵانسی هێز ناگۆڕێ. خەڵکیێکی زۆر هەیە لە شەقامە کە دەنگی نەیەوە کاکاتە تێگرای نزیکەی لە 150 ئەم لە 150 خزمەتگوزاری ئەوێت ڕیفۆرمی ئابووری ئەوێ ڕیفۆرمی سیاسی ئەوێت داواکاری ئەوێت. لەبەر ئەوە ناتوانانی ئەمە پراوێزخی ئەبێت ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 ساڵی دااتوە بۆی سەرکەوتوو بێت گرنگ نییە چی هێزێک تشکیل دەکرێت چۆن تشکیل دەکرێت چ کاراکتەرێک ئەبێ بە وەزیریا سەرۆک وەزیرانیان و ئیلا ئاخری. گرنگ ئەوەیە پرۆگرامێکی سیاسی هەبێت کە تایە ریفۆرم و گۆڕانکاری لەم شێوازی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بکرێت. ئەوەی کە باز دەکرێت کاکشونازەوەی کە پێشبینی دەکرێت دەموچاوەکانی پێشوو جارێکی تر دێنەوە بۆ 4 ساڵی داهاتوو. ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا زۆرمان جۆلەوە بوو کە چاکسازی دەکرێت، چاکسازی بنەڕەتی دەکرێت، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ینی وەکو میدیای کوردی خۆشی باسی دەکات جا میدیای حزبی بێ سێبەر بێ هەر میدیایشکە بێ کە باسی دەکەن هیچ شتێک نەکراوە لەو چاکسازیانە. چ شتێک وا لە خەڵک دەکا کە ئەو هیوایی لەلا دروست بێ یا ئەو متمانەیە جارێکی کە بداتەوە بەلایانی دەسەڵات کە لەگەڵی دابێ وەکو تۆ ئاماژۆ پێکرد دەڵی 150 دەنگی نەداوە چۆن بتوانێت لەو 125 تر ئەگەر بێت و ڕیفۆرم نەکرێ ئەگەر بێت و چاکسازیەکی بنیادنەر نەکرێت کە باری بژێوی خەڵک باشتر بکات. کاک بەڵێنە گەڕێمەوە بۆی کە کورد ئەگەر وەکو یەکگرتو بێ لە بەخا بەشێکی کێشەکانی ئێمە کێشەی بودجەمانەیە پێویستە لە بەغاوە چارەسەریکی، بەڵام لە مەشا دابشکاری نابێت لە نێوان حیزبەکانە هەبێت. یعنی من وەکو حیزبێکی سیاسی ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستانە وەکو کەسێک کە لە حیزبێکی ئۆپۆسیۆن ئایژەکەم لەگەڵ کەسێک کە لە دەسەڵاتیش لە حیزبێکی سیاسیە کە لە دەسەڵات ئایژەکە هەردووکمان ئەمانەیە سەیە حەڤەی بودجێ هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان معاشی خۆیان وەرگرن بای ئەو هیلاکبوونەی کە ئیکەن. بەڵام ئەمە کە ئەگەر نەکرێت هەموو خەڵکی کوردستان لی زەرمەند دەبێت. بۆیە 4 ساڵی داهاتوو 4 ساڵێکی زۆر گرنگ ئەبێ کاک بەڵێن خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر هەستکا گۆڕانکاری ناکرێت بەداخەوە لە ڕابردووە ئەتوانین بڵین لە 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو لە بیداتەوە هیوایەکی زۆر خەڵک بۆ گۆڕانکاری هەی بوو گۆڕان ڕێژەیەکی بە چاو لە دەگنیەنەوە تا ئێستاشی لەسەر بێت بۆ 1 دقە ئێمە نەوەستاین چ لە ینی پاکێج بۆ چاکسازی چ لە داواکردنی ڕێفۆرمەوە مودەی لە دەسەڵاتی شابووین هەمانینمان کردووە. بەڵام ئەم 4 ساڵی داهاتوو ئەگەر هەمان دەم و چاو بە هەمان پرۆگرامی سیاسیەوە بەبێ ئەوەی دەست بەرن بۆ سەر برینەکان و گۆڕانکاری بکەن خەڵکی کوردستان ئومێدی بە هەڵبژاردن نامێ و کاتە زۆر خەتەرە. ئێمە ئەگەر ئومێدیشی بەڵبژاردن نامێنێت بەداخەوە خۆی مێنێتەوە لەوا چه خراپتریش بێت چونکە لەوانەی خەڵکی کوردستان ئێمە زۆرێک لەو تێبینیانی خەڵکمان بۆیە بە بەردەوامی قسەمان لەگەڵاکرێت کە بۆی کە بزوتنەوەی گۆڕان وەکو هێزێکی مەدەنی ناتوانێت گۆڕانکاری کا پێویستە بزوتنەوەی گۆڕانی چەک هەڵگرێت و بۆی ئەم سیستەمە بگۆڕێت. بەداخەوە ئێمە لە پێناو مەبدەئێکا دروست بووین کە چاکسازی بوو کە ریفۆرم بووە. ئێمە نامانەیە بە چەک بینە سەر دەسەڵات وەکو بزوتنەوەی گۆڕان. ئێمە پێمان وایە ئەم مۆدێلش کستیە ناوە لە دنیاە ئەگەر خەڵکیش بزانێت کە
لە ڕێگەی دەنگانەوە و لە ڕێگەیەوەی کە حکوومەتەکەی بەردەوامە مۆسیرە لەسەرەوەی کە بەم شێوازە نادات پەروەرانەی کە ئیژەکەن بەردەوام بێت ئەو کاتە زۆر بەداخەوە بەڵام لەوانی خەڵکی کوردستان بە دوای ڕێگەیەکی کێیا بگەڕێ بۆی لەم مەزەقە دەرچێت کە ئێمە ئەوە بە هەموو شێوەیەک دژی ئەبین بێمان وایە توندتیژی بە هەموو شێوەیەک لە هیچ حاڵەتێکە باش نییە بۆ هەرێمی کوردستان و کوردستان بەرەو داهاتوویکی نادیارە بەڵام ئەگەر بەم شێوازە حکوومەت هەرێمی کوردستان هەمان دەموچاویشدا برێتەوە بەڵام بەبێ ئەوەی پرۆگرامە سیاسەکە نیەتی چاکسازێکە گشتگیر نەبێت و دەست پێ نەکرێت لە یەکەم ڕۆژی حکوومەتی یەکەم ڕۆژی تەشکیلکردنی حکوومەتەوە احتیمالێکی زۆرە خەڵکی کوردستان بڕوای بە هەڵبژاردن نامێنێ بی لەوە کاتەوە ڕێگەیش کە بگرێت دەست بۆ گۆڕینی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە. بام بکەم بە دوا پرسیارم ئەو خواستە بۆ چاکسازی بەڕاستی هەیە؟ بەداخەوە ئێمە زۆر مومیل بوون بە تایبەتی ئەوەی کە جیاوازیەکی زۆر گەورە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لە بەغا دروست بوو لەسەر پۆست. ئێمە بڕوامان وایە کە ئەم نیەتی خەڵکی کوردستان یا نیەتی چاکسازی بە پۆست و ئەوە بە دابەشبوونی پۆست و پلەکان ناکرێ بەڕاستی ئەبێ هەمومان بەرنامەیەکی سیاسی پشگیری بەرنامەیەکی سیاسیکەین کە ڕیفۆرمی هەڵگرت بێت. ئەتوانین بڵێم تا حەدێکی زۆر بەداخەوە تا ئێستا ئەوەی کە هەست پێکرێت گرژی هەیە لە نێوان هێزە سیاسەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی لە کوردستان لەلایە گۆڕان لەلایە یەکێتی لەلایە گۆڕان لەلایە پارتی ئیسلامیەکان لەلایەک بەداخەوە یعنی ئەمە تا ئێستا ناتوانین بڵین کە ئیرادەیەشی وا هەیە کە ئەوێ سەر لە بەری ئەم سیستەمە سیاسیە ڕیفۆرم تیاکە بەڵام ئێمە زەختێکی جدیمان ئەبێت لە ناو پەرلەمانی کوردستان ئەوکو لە ڕابردووەمان بووە لە ناو پەرلەمانی کوردستانە بۆی ئەم ڕیفۆرمانە مەجرای خۆی وەرگێ وردە ئەگەر ئەمان دەسەڵات نەیەوێت چاکسازی بکە ئێمە بە هەموومانە دیموکراسیەکان هەموو ڕێگەیەک ئەگرینە بەر بۆی کە ئیجباریانکەین چاکسازیکەن چونکە ئەم چاکسازیە بۆ حیزبێکی سیاسی نییە بەقاوی بۆ خەڵکی کوردستانە و بەرەکەشی خەڵکی کوردستان ئەیخوا نەک حیزبە سیاسەکان هەوڵاتیان یاریمی کوردستان لێ سوودمەدە بن ئەگەر چاکسازیەکی گشتگیر بکرێت هەموومانە بتوانین ببین باوەڵاتیەکی پلەیەک لە هەرێمی کوردستانە داهاتێکی زۆرمان هەیە کەرتی کوشتتوکاڵ ببوژێنینەوە کەرتی ئابووری ببوژێنەوە ئیسقرارەت بۆ منتقەکە بگەڕێنەوە خەڵکی کوردستان بڕوای بەم حکوومەتە جارێک کە بۆ بگەڕێتەوە کە تا ئێستا لە چەند ساڵی ڕابردووە بە بۆنەوەی یەکێتی و پارتی ئەو چەند ساڵە حکومیان کردووە بەداخەوە خەڵکیی زۆری کوردستان بڕوای نە بە حکوومەت ماوە نە بە دەسەڵات ماوە نە بە پەرلەمان ماوە تەمەناکەم ئەم 4 ساڵە هەوڵێکی جدی بدرێ لەلایەن هێزە سیاسەکانەوە بۆی بتوانین کە بە پرۆژەیەکی تازەوە بە بەرنمەیەکی تازەوە 4 ساڵی ئارامی داهاتووی هەرێمی کوردستان بێ و 4 ساڵی بژانەوەی هەرێمی کوردستان بێت. شناس شێرکۆ جێگیری ڕێکخەری ژووری پەیوەندیە دیبلۆماسیەکان نەبزتنەوەی گۆڕان میوانی ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو کاکشناس زۆر سپاس زۆر سپاس کاک بەڵجان دووبارە بۆم دەرفەتە سپاس.